مامۆستا لە ساڵی 2008 بوو ئەگەر غەڵەت نەبم ناوی تۆ پێشنیار کرد بچتە کتێبی گەنج ڕاست وەک نازناوێک بدەنە تو کە گەورەترین یان زۆرترین ژمارەی ئاواز داناوێ بۆچی وەرنەگیرایان بوش نەچوو ناو کتێبی گەنج بەڵێ سپاس بۆ پرسیارەکە دیارە لە ساڵی 2008 لە ڕێوڕسمێکی هەڵبژاردننی کەسێک وەکو ئاوازانەر کۆمپۆزەر دوو کەس بووین من و دکتۆر سۆرامانی هندی کە عەدەدی ئاوازەکانمان وەک یەک بوو بە حکمەوەی کە من هەر کارێک دەکەم لە سێسەمی فەڕەنسی ئەندامم گۆرانەکانم تەسجیل دەبێ لەوێ کرایە ئەوەی کاممان هەڵبژێردرین وەکو یەک بوو عەدەدی ئاوازەکانمان بەڵام ئەو سێ خەڵاتی نێودەوڵەتی هەبوو بەداخەوە لەو کاتەدا با بڵێن وڵاتی خۆمان خەڵاتێکی ڕسمیمان نەبووە کە بە من بدرێ بتوانم لەگەڵ ئەودا لەو منافەسەیە براوە بم